هەر بۆ قسەکردی زیاتر لەبارەیەوە ڕێککەوتنەوە هەروە هەوڵە بەردەوامەکانی سەرۆکوەزیران مەسرور بارزانی بۆ جێبەجێکردنی ڕێککەوتنی نێوان هەرێمی کوردستان و بەغدا لە ستۆدیۆ میانداری بەڕێز ئەیاد حاجی نامەق ئەمینداری گشتی پێشی پەرلەمانی عێراقمان کردووە. بەڕێز ئەیاد حاجی نامەق بەخێربێن. سپاس بۆ ئامادەبوونتان. لە دوای پەسەندکردنی پرۆژەی یاسای بودجە و بۆ یاسا بڕیار بوو کە تاو بچێتە بواری جێبەجێکردنەوە. لە چەند ڕۆژی ڕابردووە هەوڵی تاکە کەسی سیاسی یاخود لەسەر ئاستی شخصی درا لەسەر دەستی ئەوان و لە ڕێگەی ئەوانەوە بودجە و موچەی هەرێمی کوردستان بنێردرێت، بەڵام دوێنێ دوای تەلەفۆنی سەرۆکوەزیران مەسرور بارزانی لەگەڵ محەممەد شیع سوودانی کۆبنەوەیەکی دیکە دوێنێ شەوکرا و گەشتە ڕێککەوتنی ئێستا بۆ چوتان چێ لەبارەی هەوڵەکانی سەرۆکوەزیران ئەو هەوڵانی کە بۆ پیکە و سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستانەوە هەر ڕێککەوتنێک لە نێوان هەردوو لادا هەبێت تەنها لایەنی فەرمی وەک حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق دەتوان قسەی لەسەر بکەن و ئیشی لەسەر ڕۆژتان باش. بەڕاستی لە پێشێکی زۆر خۆشحاڵم بۆی کە شاندی هەرێمی کوردستان ینی بە سەرپەرشتی جەنابی سەرۆکی وەزیران کە ئەوڕۆ ئەو هەواڵە خۆشە بڵاو بوویەوە، بەڵام من لە شتێکی ترەوە ینی دەمەوێت دەست پێ بکەم. ینی بەڕاستی مەسئلەی مافی موچەخۆر و شایستە داراییەکانی خەڵک ینی جێی ئەوە نییە کە حکوومەتی مرکزی حکوومەتی فیدرالی دائیمەن زەخت لەسەر حکوومەتی هەرێم بکە. ینی ئەو علاقەی بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی مرکزی علاقەیەکی بەردەوامە و کێشەی بەردەوامیشی تێدا دەبێت. ینی معنای ئەوە نییە تۆ هەر کێشەیەک ببێ حکوومەتی ئیتحادی بڵێ دەیتەوە ئەوتا ئاو هەواشتان لێ دەبڕم. دوایە ئەوەی جەنابەت فەرمووت ڕاستە، مەسەلەن خەڵکانێکی زۆر مزایدە بەو مەسئلەی دەکەن. مەسئلەی موچەی خەڵک جێگای مزایدەکردن نییە. بەڕاستی ینی مەسەلەش ئەوە نییە من بە تاقی تەنها دەتوانم موچەکان ڕەوانەی هەرێم بکەم یان ڕەوانەی فلان شار بکەم و فلان زۆن بکەم فلان ئەوە بکەم. ینی ئەوە بەڕاستی شتێکە ینی ئینسان دڵی پێخۆش نابیتن. من پێم وایە ئەو تەسریحاتانە هەمووی لە سازانی نیشتیمانی دەدا، هەمووی لە قەبارەی هەرێم دەدا، هەمووی لە ڕێخستن و یەخستن و هەماهەنگی هەنگاوەکانی حکوومەتی هەرێم. من بەڕۆژ لە دەوامی ڕسمی لە ناو حکوومەتم، پاش دەوامی ڕسمی ئەنواعی تەسریحاتی زۆر نابەجێ دەدرێ، ینی هەتا لە خەڵکی زۆر ینی مەسئول لە مرکزی زۆر گەورەش وەزیرێکە ینی هەندێک تەسریحات دەدا تۆ لە ناو حکوومەتی چۆن ئەو تەسریحاتانە دەدەی. دوای 4 ساڵە لەوێ بووی ئەوڕۆ دەڵێ وەڵا خەڵک پارەی کوێر و پەککەوتە و ئەوە بێوەژنان وەردەگری. باشە تۆ وەکو وەزیرێکی مختەز لەو بوارە کە علاقی بە کاری ڕۆژانەی خۆتەیە، ینی ئەوە بۆ خۆی تەسقیتی شخصی خۆی دەکاتن. ینی من پێم وایە ئەو تەسریحاتانە و مەسەلەی سوسیال میدیاش با نەبێتە ئەداتی ئەوەی تحکم بە ئیرادەی شەرعیەت بکاتن. ینی شتی زۆر غەریب و عجایب دەبیستی و دەبینین. ینی من پێم وایە پێویستە حکوومەتی ئیتحادی پابند بێ، نەک بەس بە ئیتفاق و بە بەرنامەی حکومی خۆی. ینی لێرەوە بەرنامەی حکومی پاش ئەوەی کە دەنگ لەسەر پێکهاتەی حکوومەتی سوودانی درا، دەنگ لەسەر ئەو بەرنامەیە درا. ئەو بەرنامەیە بوو بە قانون، ئیلزامیەتی تێدایە هەم لەسەر حکوومەت هەم لەسەر پەرلەمانی عێراقیش وەکو ئەنجومەنی نوێران کە ڕقابەی چاودێری جێبەجێکردنی ئەو بەرنامەیە بکرێ. بودجە دەنێردرێتە پەرلەمان، لەوێ چەند کەسانێک هەوڵ دەدەن لە پایگە و لە قەوارە و لە سەربەخۆیی ئابووری هەرێم بدرێ. ینی ئەوە ئامانجیان چیە؟ ینی سوودی بۆ ئەوان چیە؟ ئامانجەکە ئەوەیە ئەو کە لێرە تەماشای هەرێم دەکات، تەماشای وەزعی هەرێم دەکات. ینی تۆ ڕاستە مەسەلەن کە من 12 ساڵ لە بەغدا بووم، ینی تا ئێستاکەش بەغدا کە عاسمەی عێراقا ڕۆژانە 4.5 ملیۆن بەرمیل نەفت دەردەکاتن، دەنێر هاوردەی دەرەوە دەکاتن. بڕۆ جادەکانی بینە هیچ ینی خراپترین ئەوە چەندین ساڵە خراپترین پایتەختە لە دنیا کە ژیانی تێدا ئینسان بەسەر ببات. لەو کاتێکە احتیاتی پارەی دراوی دۆلار لە بانقی عێراقی تەجاوزی 112 ملیار دۆلاری کرد. بەس زێر تەنها زێر نزیکەی 133 تەن زێری هەیە عێراق. ینی باشە ئەو مفرداتانە
ئەو موازنە عامە ئینفیزاریە گەورە زەبەلاحانە کە ئەوجارە بۆ 3 ساڵ بڕیاری لەسەردرا کوانی ئەو خەدەماتانە کو ئەو پرۆژانەی کە پێویستە خزمەتی خەڵک بکە لێرەش من جەخت عفوم دەکەیت جەخت لەسەر مادەی 30 دەکەم لە دەستوری عێراقی کە دەڵێ دەوڵەت واتە دەوڵەتی عێراقی دەوڵەتیش هەموو ئەستاتی حکوومەت و قەزا و هەموو مؤسساتەکان لە بچووکەوە تا سەرەوە دەگرێت دەبێت کەفالەتی ژیانێکی سربەخۆ و سربەست بۆ هەر هەوڵاتیەکی عێراقی بکە کە بتوانیت ژیانێکی ئاسوودە بەسەر بە تۆ لێرە دی موضوعی خلافی سیاسی چەندین ساڵ لە بینی حکوومەتی هەرێم و لە بینی حکوومەتی فیدرالی دەبەستیەوە بە قوتی خەڵک بە ژیانی خەڵک ئەوە جێگەی نیگەرانیە بەڕاستی ئەوە حتا مخالیفی هود و مەواسقی دەولیشە. بەڕێز ئەیاد لە دوای ئەو ڕێکەوتنەی شەوی ڕابردوو کە بەسەر پەرشتی هەردوو سەرۆک وەزیران کراوە پێتان وایە وەها ئاستەنجێک تا مابێت یان تەواو دەچێتە سەر ڕێچکەی خۆی ئەم ڕێکەوتنە و لە ماوەکانی داهاتوە حکوومەت پابەند دەبێت بە دانی شایستەدارەکانی هەرێمی کوردستان. ینی ئەزانیت چۆنە من پێم وایە کاری حکومی کارێکی ڕۆژانەیە ینی ئەوە نییە جادەیەکی لە گرانێت دروستکرا لە مەرمەر دروستکرابێ و هەتا سەر ئەوە بێتن هەموو ئیشێک ئاستەنجی دێتە پێش مەسەلەن باس لەوە دەکرێت لە هەتا لە ناو موازنە ڕۆژانە دەبێ حکوومەتی هەرێم 400,000 بەرمیل نەفت تەسلیمی عێراق بکە و سۆمۆ بکە بەڵام خۆ نەفت ڕووبارێک نییە ئەمن لەوێەوە بە سەتڵێک و ئاودی بۆ ڕێک بکەم هەتا ئەوش بووی سەتڵەکە لەوانەیە دەستی دەشتێ مەزەخە ڕادەوەستێ ینی ئەوە شتی تەقەنیە ینی من پێم وایە شاندی هەرێم لەوانەشە ئەو هەوڵیان دابێت ینی پێویستە ئەو مەسەلە فەنیانە ببەستنەوە بە نهایەتی ساڵەوە تۆ مولزەمی لە خلالی ساڵێک معدلی نفتەکەت ڕۆژانە 400,000 ڕۆژێک کەم بوو ڕۆژێک کەم دەبێت ڕۆژێک ڕادەوەستی خۆ بیرەکانی نەوتی عێراقیش هەروایە ینی لە هەموو دنیا وایە لەبەرەوەی شتێکی تەکنیکیە ینی ئەو مەسەلانە بەدەستی کەسەوە نییە ینی پێویست ناکە ئەو شتانە ئەو نقطە بەسیتانە بکرێتە شتی گەورە دوایە دیسانەوە دەڵێم ینی ئێمە وەکو خۆمان وەکو نوێنەرانی کوردستان لە بەغدا بە هەموو مؤسساتیەوە لە پەرلەمانەوە لە حکوومەتەوە لە مؤسساتی سربەخۆوە ینی پێویست ناکە مزایدە لەسەر قوتی خەڵک بکرێ قەی ناکە ئێمە هەر تیرتوانجێکمان هەیە هەر ئینتقادێکمان هەیە هیچ هەنگاوێک بێ غەڵەت نابێ وەجەل لە من لایەختا ئیلا خوا غەڵەت ناکە. بەڕێزایەت هەر لە قسەکەی کەمێک بەر لەوت کەوت کاری حکوومەت کاری ڕۆژانەیە ئەوە نییە شتێک بێ و تاو کۆتایی پێبێت زۆر جار ڕخنە لەوە گیرێ شاندی حکوومەت هەرێمی کوردستان بۆ ناسنەوە بەغدا بۆ نەدێن بۆ نەئەڕۆن پێتەوانیە بە ئەمە پێویستی بە کۆبنەوەی بەردەوام و سەردانی بەردەوام و تەسفی حسابات لەگەڵ یەکتری هەیە و شتێکی نۆرمالە سەردانی شاندی حکوومەت هەرێمی کوردستان ئەو شتێکی نۆرمالە ئەگەر ئەو شاندە نەچێ حکوومەتی ئیتحادی لەگەڵ چێ تەفاهم دەکا ئەگەر شاندی ئێمە نەچێ لەگەڵ چێ تەفاهم دەکا من بەس پێم وایە ئەگەر بکرێ غورفەیەکی عملیاتی دائم هەبێ بۆ ئەو مەسەلانە بۆ ئەوی ڕۆژانە ینی لە پەیوەندی دابن لەسەر شتەکان چکە شتەکان زۆرە ینی مادەی 13 لە فەقەرەیەک باس لەوە دەکات دەڵێ ئاعادەی نەزەر لە حساباتی ختامی لە 2004 هەتا 2022 ینی ئەوە شتێکی زۆرە ئەوە ئیشی دەوێت کاری دەوێت ینی ئەو حساباتە ختامیانە مەلەفاتی تێدا و بە تەنسیقیشە لە بینی حکوومەتی فیدرالی و لە بینی حکوومەتی هەرێم هەروەها بە ئیشرافی دیوانی ڕقابەی مالی مرکزی بەغدا و دیوانی ڕقابەی مالی هەرێمیشە ینی مؤسساتەکان هەماهەنگ دەبن بەیەکەوە دەبن ئەو ئیشی ئەوەیە حساباتە ینی ئیشی وسولاتە ئیشی مەلەفاتی زۆرە زۆر گەورەیە زۆر کۆنە ینی ئەوانە بە ڕۆژێک و دوو بە مانگێک و دوو تەسفیە ناکرێت هەر عەرخەلەیەکی تێکەوت ئەتوو موچە ڕابگری ئەوە کوفرە بەڕاستی کوفرێکی سیاسیە ینی ئەوە غەدرێکی سیاسیشە تۆ بەغدا لەگەر وڵاتێکی دوژمن هەڵسوکەوت ناکە لەگەڵ هەرێمێکی عێراقی فیدرالی هەڵسوکەوت دەکاتن و من وەکو موچەخۆرێک مەسئول نیمە لە تەفاسیلی ئەو غورفەی عملیاتە یاخود ئەو شاندانە چی دەڵێن چی دەکەن من لە بیدایەتی مانگەوە تا نهایەتی مانگ کارێک دەکەم کار تەقدیم دەکەم بەڵام من لێرەشەوە دەڵێم ئێمە پێویستە لە سەرچاوەی تر بگەڕین بەڕاستی تەنها سەرچاوی ئێمە خودی بەغدانە سەرچاوی ناخۆ زۆر گرنگە ئێمە مەسەلەن زۆر مفرداتی تر بەدەستمانەوە هەیە مەسەلەن مەسەلەی نەوت ئێمەش دەزانین مەسەلەن ئەو بڕیارەی منتەدای پاریس محکەمەی پاریس ینی بڕیارێک بوو بەڕاستی لە خودی وەکو دەڵێ لە ناومانیدا ینی بەڕاستی ئەوەش
ئەگەر پاریس دەستی تێدانێ بەڵام چێت تحریکی ئەو قازایانەی کردێک لەوانە عێراق بووە دەوڵەتی عێراقی تحریکی ئەو داوایە کردووە کە ئەوەش ینی لە سربەخۆیی ئابووری هەرێمیدا بۆیە ئێمە پێویستە من لە منزوری خۆمەوە پێم وایە پێویستە حکوومەتی هەرێم لە سەرچاوی تر بگەڕێتن یەک لەوانە مەسئلەی کشت و کاڵە کشت و کاڵ و دروستکردنی تەصنیعی مەوادی کشت و کاڵی هەروەها مەسئلەی ئاوە ئێمە تورکیا ئەو ڕۆکە گەورەترین سیلاحی ئاوی بەدەستەوەیە لە منطقی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێمەش سەرچاوی ئاوەکان هەمووی لە کوردستانە بە خاچی تورکیاشەوە کە وڵاتی تورکیای پێ دەڵێن هەموو سەرچاوەکان سەرچاوی ئاوی شیرن لای ئێمەیە ئێمە من پێم وایە تەفعیلکردن و نوێکردنەوە پێداچوونەوە لە مەشروعی بێخمە دەبێتە وەرەقەیەکی زۆر گەورەی زەخت بەدەست هەرێمی کوردستانەوە چونکە من دائیمەن دەڵێم بیل گێتس ئەو ڕۆکە لە هەموو دنیا تەقەنیاتی ئەو سەردەستە بەڵام بیل گێتس بەبێ خواردن دەتوانی بژی کلیلی خواردن لای وڵاتی ئێمەیە سەبەتەکە لای ئێمەیە و کوردستان وڵاتێکە زۆر بە پیت و بە بەرەکەتە وڵاتێکە زۆر دەتوانێت ئاسایشی خۆراکی و چەند شوێنێکی دیکە هەم ئاسایشی خۆراکی خۆمان تەمین دەکەین هەم ئاسایشی خۆراکی دەوروبەریش تەمین دەکەین ئێمە بە اقتصاد دەتوانین ببین بە ڕقەمێکی گەورە لە سیاسەتە ئەوەتە ینی ئەوە کەوتینەتە بینی چوار وڵات کە هیچ یەک نایانێ ئێمە نەفەس بدەین ینی ئێمە ئەوەش لەبیر نەکەین ینی ئەو دژایەتی کردنی قوارەی هەرێم تەنها لە ناوە نییە تەنها لەسەر دەستی معارەزەی سیاسی کوردی خۆشمان نییە کە ئەو شتێکی زۆر خراپە وڵاتانی تریش ینی چاویان بەو هەڵنایەت تۆ سەربەخۆیە کتەبێ لە ناو خودی عێراق ینی حتا لە ناو خودی عێراقیش دایانەوێ بەردەوام دەست و پلت ببەستن دایانێت دائیمەن سەری پەنجەکانت بشتێنن و ئەو فەرقە و جیاوازی لە بینی هەرێم و لە بینی پارچەکانی تری عێراقدا هەیە بڕوا بکەن زۆر گەورەیە زۆر گەورەیە پێویستە ئێمە بە هەمووان وەکو گلێنەی چاو ئەو سەرکەوتنانە ئەو پێشکەوتنانە ئەو وڵاتە ئاوەدانە بەرەو پێش ببین بەڵام مەسئلەی موچە قابلی مزایدەکردنیە مافێکی ڕەوای خەڵکی کوردستانە ینی ئەوەی خۆشەرنی ئیلا موچە خۆر مۆزەف بێ بەدەیان مەلەفاتی تر هەیە تۆ ماگانە موچە بۆ ئەو کەسانە سەرف دەکرێتن لە زمنی کارێکی دەستوری و لە زمنی بەرنامەی حکوومەتی هەرێمیش هەروەها تۆ هەموو کاتێک زەختی ئەوت لەسەر بێ ینی پێم وایە ئەگەر ئەو زەختە بەردەوام بێ پێویستە حکوومەتی هەرێم پەنا بۆ کەناڵی ئومەم متحیدە و وڵاتانی دۆست بباتن لەو مەسەلەیە و ئەوەش عێراقیش پابەندە بە یەک مەجموعە ئیتیفاقیاتی دەولی ئەو ئیتیفاقیانەش هیچ سنوورێکی وڵاتان لە پێشی ڕناوەستێ ینی حتا ئەگە ئیمزاشی لەسەر نەکردوێ واژۆشی لەسەر نەکردوێ مولزەمە بە تەنفیزکردنی تۆ تەجویعی خەڵک برسیکردنی خەڵک خلافی هەموو عرف و قوانین و دەستورەکانی دنیا و وڵاتانی خۆمانە و وڵاتی هەرێمی شەهرەوە بەڕێز ئەیاد حاجی نامە کەمینداری گشتی پێشووی پەرلەمانی عێراق لە ستۆدیۆ ئامادە بووی سوپاس بۆ شرۆفەکانتان و بەخێراتە زۆر سوپاسان دەسپاس زۆر سوپاس ڕۆژتان باش